بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین لە خوای گەورە دەپاڕینەوەکە تەندروست باش بن و سەلامەت بن. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان گەڵ کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە بورگە و بابەت و تەوەرەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان بەیانتان باش ئاسوودە و کامەران بن بە هیوای کەشێکی ئارام و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک مێ دەکەین بارانی ڕەحمەت تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە و ئەرزی وشک و دڵانی تینووی پاراو کردبێ وەروەها بەردەوام بێت. وەک هاوکارم ئاماژەی پێکرد لەگەڵ هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. بابەتێک هەیە کە زۆر گرنگە بەتایبەت بۆ ئێستەی نێو کۆمەڵگای کوردەواری، ئەویش خراپفێربوون بە زمانی بێگانە و فەرامۆشکردنی زمانی دایە. دەبینین لە قۆناغەکانی مناڵێەوە بگرە بۆ گەورەکانیش ئێستاکە کللتورێک دروست بووە، ئەوەندەی دەستەواژە و ئەوەندەی دەربڕینەکان بە زمانی بێگانە و وەروەها دوورکەوتنەوە بێ لە زمانی کوردی جۆرێک لە فۆرمی پێدراوە، جۆرێک لە ڕەواج و وەروەها گرنگی پێدانی پێوە دەبینێت لە کاتێکا چەندێک بابزانین زیانی هەیە، مەترسی هەیە گەر دوور بکەوینەوە لە زمانی دایک یاخود زمانێک کە ئێمە لێرە بە زمانی کوردی باسی دەکەین بتوانین گرنگی بەو بابەتە بدەین. بڵازان و خۆشەویستان لە چەوەری دۆمی بەرنامەکەشماندا هەوڵ دەدەین لە ڕێگەی پەیامێرانمانەوە گرتبوونەوەی مامۆستایانی وانە بێژ و قوتابیانی پۆلی 12 بگوازینەوە کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامن لە گرتبوونەوەوە تا ئێستا داواکارەکانیان جێبەجێنەوە بە تایبەتی ترکە لە هەرێمی کوردستاندا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. گرتبوونەوەی قوتابیانی پۆلی 12 بوو کە بە نمرەیەکی زۆرەوە لە زانکۆ حکومیەکان ناویان نهاتوەتەوە، ئانەشی کە ناویان هاتووەتەوە بە پارەیەکی زۆر دەبێت درێژە بە خوێندنیان بدەن. بزانین داواکاریان چیوە، بزانین تا لە ئێستادا حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان تا چەند هاوکاریان بوون یاخود بڕیارێک لەو بارەیەوە بدرێت. کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەشمان بۆ ئامادە کردوون کە بینەربان بووی کە سوودمەند بن لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆژمان. دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین بارانبارین بەردەوامی هەیە پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەوەی کە وردە و دەخەری کە زمانی دایک پاشەکشێ دەکات بۆی هاتنە ئارای زمانی بێگانەوە یاخود هەوڵدان بۆ فێربوونی زمانی بێگانەگەر سێری ڤیددیۆیەکی نزیکەی 15 ساڵ بەر لە ئێستا بکەین لەگەڵ ئێستادا هەر زۆر دوور نەڕۆین دەبینین لە ئێستادا کۆمەڵی وشە هاتوونەتە ناو زمانی کوردیەوە کە ئەمە ئەو زمانانەیە کە لە ڕێگەی فێربوون و یاخود زمانی بێگانەوە هاتوونەتە ئارا. گفتوگۆ لەوبارە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر حەمەنووری عومەر مامۆستای زانکۆ. کەک دکتۆر زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەت. لە ئێستادا کاک دکتۆر لەوانەیە لە زانکۆکان یاخود لە ڕێکخراوێ یاخود لە دەرەوەش کەسانێکی من کە بە زۆر بە زاقی و بە زۆر بە گرنگیەوە جەخت لەسەر فێربوون بە زمانی بێگانە دەکەن. ئایا ئەمە تا چەند دەبێت تەمایەوەی کە زمانی دایک دوا بکەوێت؟ بەڵێ پرسیارەکە لە ژیر خۆیەتی بەڕاستی ئەتوانم ڕوونکردنەوەیەک بم. ئەو پرسیارە زۆر کەس ئێستا وەکو مۆدێل لە شتێکی سەرزاری یڵێن، بەڵام
خۆشببختانە وردە وردە خەریکە پێچەوانەکەی ئەبێتەوە. ماوەیە لەم و پێش ڕاست بوو گرنگی ئێرا بە زمانی ئینگلیزی بۆ مەسلەی بزنس کارکردن ئەم مۆدلەی ئێستا کە ئێمە ڕۆین لەم سەردەما وا هەستەکەن وا براوەتە مێشتی خەڵکەوە کە زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە، زمانی زانستە، زمانی خوێندن و ئەو جۆرەشتانەیە. هەموو لە کایەکانی جونگەکانی تری ژیان بە زمانی ئینگلیزی باشترە توانین گزارشتی لێ بکەی. ئەمە بۆتە گرفتێک خۆی ئەمە ڕاست نییە، لە ڕووی زانستی و پێچەوانەکەی ڕاستە. هیچ لێکۆڵینەوەیکی زانستی نییە ئەوەی سالمانە بێ کە زمانێکی بێگانە باشتر لە زمانی دایک بۆ فێربوون و پەروەردەکردنی خوێندکار و بۆ وەرگرتنی زانست. پێچەوانەکەی ڕاستە کە زمانی دایک هەر نەتەوەیەک بێت بە زمانی دایکی کەسانێکە توانن زانست ببەخشن، خەڵکانی ئەو نەتەوەیەش لە مناڵیەوە بە تایبەتی باشتر بە زمانی دایکیان ئەتوانن ئەو زانستە وەرگرن. ئەمە ڕاستیەکی زانستی حاشاڵ نەگرە. بەڵام ئەوەی ئێمە پیاتەیە بەڕێن وەکو لە سەرەتاوتم بەڕاستی لەوانەیە زۆر دەوڵەت و نەتەوەی کە توش بووین. ئێمە دەوڵەتێک نین بۆ ناونیشانی دەوڵەتی تەواو لەو سەردەمەی وەکو دەریاکان یا ئاو چۆن لە بەرزیونزمیە و شەپۆل هات، ئێمەش لە شەپۆلێکی ئاوانیتر نازانین چەند ساڵێکە خایانەیە دوایی ئارامە بێتەوە خۆی ئەگرێ. من دڵنیام لەوەی زمان نافەوتێ بەم شێوەی ئێستا نامێنێ خۆی ئەگرێت و زمانی ستانداری کوردیش دروست ئەبێ بنەمایەکی هەیە پێ ئەخوێنرێت لە خوێندنگەکانە زانستیشی پێوێت لە مێدیاکانە گرنگیشی پێوێت. بەڵام وەکوتم ئەم سەردەمە وایە گرنگی بە زمانی ئینگلیزی ئەن. زۆر باشە کاک دکتۆر، زمانی ئینگلیزی با بڵێن کێسە زمانێکی تا ڕادێک لە ئاستی جیهانی مەڵغوبێتێکی هەیە، بەڵام ئەویش خاڵی نییە لە وەرگرتن و نوێبوونەوە و هاتنی وشە و زاراوە و دەستەواژەی نوێ بۆ ناو زمانەکە. ئەگەر ئەم زمانە کوردی ئێستاکە گەر بچیتە بازار لەگەڵ یەکی قسە بکەی بڵێ بە زمانی کوردی هەرگوێ بۆ بگرە، کۆمنتت چێ لە سەرینەکەەوە لایکی بابەتێکی کردویانی جۆرە قسەکە ئینگلیزیەکی کوردیە یا دەستەواژەی عەرەبی بەکاردێنێ یاخود نە عەرەبیەکەیە نە کوردیەکە کورداندوویەتی. ئەمە بەڕێزت وەکو پرۆفیسۆرێک وەکو ئەکادیمیستێک ئاساییە زمان لە قۆناغێکە کۆمەڵێک دەستەواژە بێتە ناوی بی کوردێنێ با بڵێن بە بابەتەی خۆمان دەنا با مخارنەی بکەین بە بۆ نمونە بڕۆ دێڕەشارەکانی هێمنی موکریانی بخوێنەرەوە بە زەڕابین چی پێ دەڵێن بە گەورەکردنیش بگەڕێ وشەیەکی بێگانەی نادۆزیتەوە. زۆر زمانێکی شیرین زۆر بەیانێکی جوانیش داژ نەماوە بۆ هیچ شتێک. لە ڕووی زانستیەوە زمان نابێ وشە وەرنەگرێت. زمان بوونەوەرێکی زیندوو وەکو مرۆڤ وەکو دەوروبەری کە شتەکانی ترێ وشە وەرەگرێ و وشەشە بەخشێت لە هەمان کاتە وەرەگرێومان. بەڵام وەکو کورد دەڵێ هەموو شتێ بە خوێش بەمانە نابێ ئەوەی ئێمە ئەیبینی لە ناوبازاڕەوەکو بەڕێستان فەرمووتان خەڵک چەند شتێک پاڵی پێوە نێوا بکە یا بۆ دەرخستنی ئاستی خۆیەتی گوایە ئاگای لە شتە سەردەمیەکان و زمانە بێگانەکانی جیهان شارەزایە و لەو فرێز و دەستەواژە و وشانە تێگات. لەوانەیە ئامانجی کەی لە پشتەوە بێت، بەڵام هەندێکی شەیە ئامانجی نییە لە ڕووی نەزانیەوە ببورن نەزانیەکە وا نابڵم زانیاری نییە لەبارەی زمانەکەی خۆی. زمان بەگشتی زمانی هێز و پێز و ڕێزی زمانەکەی خۆی ناگرێت نایزانی. ئەوانی لە بوارە زانستیەکان یا لەسەر مێدیاکان وەکو سیاست مەدار و ئەو جۆرەشتانە قسەکەن وشەی بێگانە زۆر بەکارێنن لە مەسلەی ئەوەی ناتوانن گزارشت بکەن دەربڕینەکانیان لاوازە پەنا بۆ وشەی کە بن. من زۆر جار لە پۆلا بۆ خوێندکارەکانم ئەوە باسەکەم بەم شێوەی کە منە دوێم وشەکانی لای من وشەیەکی نامۆ نین. ئەوەش نییە خۆم سەغڵەتکەم و زۆر بگەڕم بە شوێنە ئەو وشاناڵم کە هەموو کەسێک بەکاری هێنێ خۆم بەدەست گەڕان بە دوای وشە و کۆمەڵێ وشەی سەردەم بەکارێنە ئەوانەوە هیلاک ناکەم.
هەر لەو ڕوانگەیەوە زمانی دایک بەشی ئەوە کا و زیاتریش کە تۆ بتانی بەرامبەرەکە و حاڵی کەیت گفتوگۆی پێ بکەیت شیعریشی پێ بنووسی ئەدەبیشی پێ بنووسی و زانستیش بە تایبەتی ئەو پڕی زانستە مۆدێرنەکان وەکو زانستی کۆمپیوتەر و ئایتی و پێش ئەوانیش زانستی پزیشکی و فیزیک و هەر هەمووی بە زمانی کوردی و زمانی دایکی هەژ نەتەوەیەک بێ ئەتوانێت ئەدای خۆی بکات لەو شوێنانە هەندێک وشێ عەرەبی بەکارێنین فارسی بەکارێنین بەڵام لەو کاتا لەوانەیە تۆ زۆر بیر نەکەیتەوە یان لە جێگاشێ هەبێت لە جێگای ئەو وشە عەرەبیەوەمانە بەڵام ئەمەوە ناگەیەنێتەوە زۆربەی زۆری وشەکانە بێگانە بێت ئیتر چه ئینگلیزی بێت چ عەرەبی بێ هەر زمانێکی کە بێت زۆر باشە دکتۆر دڵنیە کە هەمومان دەزانین فێربوونی زمانێکی دیکە گرنگی و ئەهمێتێکی زۆری هەیە کە لەوانەیە لە وڵاتێکە پەکمان ناکە یاخود لە ڕێی ئەم تەکنۆلۆژیای ئێستا کە هاتووە بەڵام لەگەڵیشیدا خێزانەکان لێرەدا ڕۆڵیان دەبێت بۆ نمونە زۆرێک لە نێوان خێزانەکان دایک و باوکان دەبینین ئەوەندە بەلایەوە گرنگە مناڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێت ئەوە احتیمام نادات بە زمانە کوردیەکە یان نایەوێت هەر نەک بڵێم نایەوێت بەڵام زۆر بەلایەوە گرنگ نییە کە بە تەواوەتی فێری زمانە کوردیەکەی بێت ئەمەش کاریگەری خۆی دەبێت بێگومان من ئەتوانم ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بم وەکو سەرەتاوتم باوکو دایکەکان بە ئەقڵیەتی خۆیان مناڵەکان بەو شێوەیە پەروەردەکەن کە لە دەوروبەرە کۆمەڵێ شتە بیستن و بینن وازانن داهاتووی مناڵەکەی بەو شێوەیە مسەوگەرە بێ یا باشتر وایە بچێت ئینگلیزی بخوێنێت چونکە وا هەستەکە ئێستا زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە زانستی پێوەرەگیرێ دەستکەوتی سەرمایە و پارە و ئابووریشی پێوە بێت وا هەستەکە وا بیرەکاتەوە بەڵام ئەمە گرفتێکی زۆر زۆر گەورەیە دایک و باوکەکان ئەبێ بزانن هەندێک زانیاریان هەبێ هیچ نەبێ دەوروبەرەکە یا مامۆستاپیان بڵێ یا دام و دەستگای پەروەردەیەکە خەڵکەکە تێگەێنێ کاکە وانە من لە چواردەوری خۆمانەوە بڵین بە نمونەیەک زۆر جار باسەکەین بۆچی ئێمە نەخۆشەکانمان نەبین بۆ ئێران و تورکیا و ئەردەن کۆلێجی پزیشکی لای ئێمە بە ئینگلیزیە ئەگەر بەوە بواە ساڵی لە شاری سلێمانیە بەلای کەمەوە 100 بۆ 200 پزیشک دەرەچێت 6 ساڵە خوێنێ لە کۆلێجێکە 6 ساڵەکە بە ئینگلیزی ئەزانن کە دەرەچن لەو کۆلێجە ئینگلیزیەکەیان باش نیە ناڵم هەمووی زۆربیان ئینگلیزیەکی باش نازانن کۆمەڵێ دەستەواژە و ناوی زانستی و چارەسەری پزیشکی تایبەت فرێز و وشە و زاراوە تایبەت بە پزیشکی خوێنن بە ئینگلیزی بەڵام بە کوردیەکە یەک سەرمایی نییە وشەیەکی نییە ئەم پزیشکە کە دەرەچێت چ کوڕ بێت چ کچ لەکوێ کارەکە بڵێ لە شارێک یا لادەیەکی بەریتانیا کارپا بێگومان نە لە دێیەکی کوردستان لە کۆمەڵگایەک لە ناحەیەک دامەزرێ و کارەکە هەڵس و کەوت و بەرکەوتەیەکەی لەگەڵ کووردە لەگەڵ ژنێکی کووردە لەگەڵ پیاوێکی پیرایە جگە لەوەی کە زمانی کوردەکەی باش نییە لە بەرەوەی 6 ساڵ بە ئینگلیزی خوێنێتی کولتوری کوردی باش نازانێ لە دەرمان نازانێت لە وشە و زاراوەکان کە تووشی نەخۆشیە بێت لە ماکی سوورێژە تێناگا لە گرفتەکانی کە تووشە بێ بەهۆ کاری لاوەکیەوە لەوانە نازانێت بۆیە پێویستە زمانی دایک لە پێشە ئەمە لە هەموو دنیاوە نەکرد بۆ کورد ئەگەر تۆ ڕاستەوێ ئەبێت لە سەرەتاوە بە زمانی ناوچەیش بێت تا قۆناغی بڵێن سی بنەڕەتی من بەو شێوە فەرمی هەڵێم جارانان و سی سەرەتایی سی بنەڕەتیە بێ ئەو زمانە بێ کە لە ناوچەکایە لە دوایە وردە بێنە تا شەشوانە ئەنجا ئەگەر زمانی ستاندەر هەبوو لەسەر لە ئاستێکی بەرزە بۆ خوێندن و فێرکردن زمانی بێگانە بە کەڵک نایەت زەرەری زۆرترە لەبەرەوەی تۆ جارە دوو کارەکەیت ئەبێ فێری زمانیشی بکەیت زانستیشی فێرکەیت بەڵام زمانی دایکەکە ئەو سەرمایەکی هەیە مناڵ کە تەمەنی 6 ساڵە چێتە یەکی بنەڕەتیەوە لە 1500 بۆ 2000 وشەی پێیە ئەتوانێ بۆ 2000 وشەیە دەربڕین کاشتی فێر بێشت وەرگێشتیش بات ئەمە زانست واڵێ بەڵام ئەو ئینگلیزی ئێمە گرفتەکە ئەوەیە دایک و باوک لە سەرتای پێشەوەی بچێتە سەرەتایی
هەر لە باخچەی سایوانە فێری ئینگلیزیەکەن یا لە ماڵەوە هەوڵا ئینگلیزی یعنی زمانە کوردیەکەی ئەو 1500 بۆ 2006 کەمترە بێت سەرمایی زمانی گەنجی زمانی نامێنێت لەبەرەوە گرفتێکی زۆر زۆر گەورەیە من داوا لە دایک و باوکانەکەم لێرەوە بەڕاستی وردە و دەوای لێ من زۆر لە خێزانی خۆما خوشک و برام هەیە مناڵیان هەیە 1 ساڵ و 2 ساڵ لە خوێندنگەی ئینگلیزی داهێناوە بەڵام لە دوایە حقیقەتێکی کەشە زانن لە 12 ئامادەیە نمرە نانن وەکو خوێندنگە فەرمیەکانی خۆمان لەبەرەوە دەریانێن لە ئینگلیزی یان پاریان بۆ نارەیە زۆر شتی کە هەیە بۆ یعنی فاکتەری کە هەیە زمانی دایکەکە زۆر زۆر باشترە ئێمە باسمان لەوە کردووە نەک لەسەر لایەنەکانی تری خراپیەکەی بەکارهێنانی زمانی بێگانە کاکتۆر یانی بەڵێ نازانم ناوی بە کارەسات بێنم ئەمەیان چی بەس ینی سەرنجی بەڕێزانم بۆ گرنگە باسە لە پۆلی 12 کرد ینی دکتۆر سیرکە ئێستاکە خوێندکارێک دەرچووە لە پۆلی 12 با بڵێن ئامادەیی کۆمەڵێک وانە هەیە یەکێک لە وانانە زمانی کوردی یان زمانی دایکە زمانەکەی خۆمانە بۆت هەیە لای بی نمرەکەت لەسەری حسێب نەکەی چکە مناڵی وە هەیە هەر ئیمتیحانەکە ناکات یا بشی کە ڕەنگە 100 نێنێ 80 بێنێ بەڵام لە ئینگلیزیەکە و لە عەرەبیەکە 100 یانن یعنی یەکێک لەو گرفتانەکە ئێسش دروست بۆ ئەو ڕێزە ژۆرە بەرزیی نمرە هاتووە هی ئەوەیە زمانی کوردی حسێب ناکرێت ینی بۆت هەیە تۆ جیهانی دەرەوەت بینیوە بەڕاستی ئەوانی جواب بە شێوەیە ماوە لەگەڵ بە هیچ جۆرێک ئەو سیستەمە لە جیهانە پێچەوانەکەی ڕاستە من لەم ڕۆژانە قسەم لەگەڵ مامۆستایە کرد لە سوید خۆی لێرە خوێندنی تەواو کردووە لە شاری ئۆتۆبۆری مامۆستای زمانی کوردیە ئەڵێ وەکو لایەنی یاسایی و فەرمی لە دام و دەستگا پەروەردەکانە کەسێک زمانی دایکی بخوێنێت و باش بزانێ خاڵێک یان نمرەیەکی زیاترێت لەوەی کە نەیزانێت بۆ زۆربەی شوێنەکانە چێ بڵین داواکاری بۆ تەقین بوون بۆ ئیشکردن یان بۆ خوێندن لە زانکۆیەکە سەیرەکات لە سیڤەکەیە یا لە ژیاننامەیەکەیە زیاد لە زمانێکە زانێت زمانی زگماکی خوێنەوە یا زمانی دایکی بەباشی خوێنەوە و نمرەی تیاوەگرتووە ئەو لە پێشتر تاوەکو یەکیکە ئەمە لە لایەکی کە وەکو بەڕێستان وتم من حەز ناکەم خوێندنم لە دەرەوەی وڵات تەواو نەکردووە بەڵام سرم کردووە بە زۆر خوێندنگە و زانکۆ و لەبەرەوەی لە بەرچاوم و ڕۆژێ لە ڕۆژان گێمەوە کوردستان و خزمەتی مناڵی خۆمان بکەم باشترە لە ئەڵمانیا بۆ نمونە ببوورە ئەوەی وتم لەم ڕۆژانە لە سوید مامۆستایەکەوەی پێوتم کە ئەو بە زۆر چەند گرنگی بە زمانی دایکیان لە ئەڵمانیا گرنگی بە زمانی دایک چۆنە هەر لە ڕێی نووسەر و شاعرە کۆنەکانیەوە یەکێک لە شاعیرەکانیان کە زۆر زاناش بە گویتەی پێڵێن گویتە دەربڕینێکی هەیە بە دوو دێر ئەڵێ ئەو کەسەی کە زمانی دایکی بەباشی نەزانێ و ڕێزی نەگرێ زمانێکی بێگانە بەباشی فێر نابێ و ڕێزی ناگرێت جا لەبەرەوە ئێمە پێویستە بە زمانی دایک بە زمانی کوردی زانستەکە وەرگین بۆ ئەوەی زمانی ئینگلیزی زمانی عەرەبی زمانی فارسی باش فێربین ئەگەر ڕاستەیە لە ڕاستیە ئێمە لە دەوڵەتێکان پێڵێن عێراق فیدراڵیەکمان هەیە کوردین یەکەم زمانی دایک زمانی کوردی بێ دووەمی بێ هەوڵ بیت لە وەرگێڕانیشە زمانی عەرەبی باش فێربیت ئەنجا زمانی فارسی و زمانی تورکیش ئاساییە وەکو بەڕێستان فەرمووتان چەند زمانە زانی هەتا زمان بزانی باشترە من حەزەکەم ئینگلیزیێکی باش بزانم بەڵام ئەوە ڕێبازی ڕاستی نییە مناڵێک لە زمانی پژێ لە 3 ساڵیەوە فێری هەندێک وشەی ئینگلیزی بکە یان لە سەرەتایەوە هەرگیزەوە ڕاز نییە دوای ئەوە دایک و باوک کاریان ئەوە نیە کاریان پەروەردەیە کاریان فێرکردنی زمان نییە من تکا لە دایک و باوکەکەم زۆر لە مناڵەکانیان نەکەن بە زۆر زمانی نیزیان فێرکەن دوای تووشی گرفتە بن بۆیان ڕاز نابێتەوە ئەوەک ئەرکی دام و دەستگا فەرمیەکانە قوتابخانەیە ئەوەی فێرکە زۆر باشە کاک دکتۆر پێدوانیە لە ئێستادا یەکێک لەو شتانی کە زۆ گرنگ بێت و گرنگی بات بە زمانی دایکەوەیە کە
ئەم زمانە شیرین بکەین، ئەم زمانە خۆشەویست بکەین، هەر لە بناغەوە لە بیدایەت و لە نێو خێزانەکان دواتر قوتابخانم. تۆ سێرکە کە قوتابی دەگاتە زانکۆژ وانەیەک هێنایی کوردۆلۆژیە چۆن لە سەرەتاوی لە وێزگەکانی تری خوێندندا وەرزش بە احتیمامی ینی زۆر بە مهم سێر نەکرا. کوردۆلۆژی لە زانکۆیە بۆ شێوازە سێرەکرا کە خۆم لە زانکۆ بووم ئەین لە نێو قوتابیەکانە وەکو زۆر بە سادەی وەریانەگر. ئەمە تا چەند گرنگە کە گرنگی بدرێت وە خۆشەویست بکرێت ئەم زمانە. ڕاستە ئەوە ئەرکی دایک و باوکە بەڕاستی ئەرکی کۆمەڵی خۆمانە نە کۆمەلگا کۆمەلگا شوێنەکەی جوگرافیەکەیە بەڵام کۆمەڵی کوردی پێویستە ئەو مەبەستەی بەڕێستانە فەرمین بە تاواتی لە مشتی مناوە چکە مناڵ وەریەگرێت کە وشەیەکی بۆ دووبارەیەکەیتەوە هەڵایە کات هەڵی کرد هەڵێکی بۆی ڕاستکەیتەوە وشەی تەنیشتی فێرکەی لە ڕێی دێڕە شێعرەوە لە ڕێی پەندی پێشنیان ناڵم شێعرەکەی پێ لەبەرکە بەڵام زمانی کوردی لا شیرینکە ئەوە ئەکرێەوە ئەرکی دایکە زیاتر ئێمە بۆ چێڵین زمانی دایک ئەم وشە فرێزانە کە بەکارێنێ ئێستا لەم سەردەما زمانی دایک شتێکی نوێی لای کورد لە زۆر وڵات لە وڵاتانی کە زمانی دایکەیە ئەرکێکیکەی باوکەیە شتێکی کەڵێن وڵاتی باوک. خۆشبەختانە من لێرەوە ئەڵێم من زۆر دەستی دایکانی کورد ماچەکەم بەڕاستی دایکی کورد خزمەتی زمانی کوردی کردووە. ئەگەر لە لایەنێکی لاوازی شۆبڵی هۆی ئەوە بۆ هەندێکی زۆریان نەخوێنەوار بوون بۆیە زمانی عەرەبی و بێگانە فێر نەبوون بەڵام ئەوە شەرچاکەی بووە گرنگیان بەمانەوەی زمانی کوردی هاوە باوکەکان بەداخەوە باوک وڵاتی باوکە باوکە بێ پارێزگاری لە وڵات بکە دەسەڵاتە بۆ دروستکە حکومڕانێکی جوانەوە بکات بەڵام ئێمە باوکی کوردەرچەنەوە لەومەی خۆمانەوەکو پیاوەکو باوک نەیتوانێەوە ئەوەرکەی بە باشی بچەسپێنێ بەڵام دایکی کورد توانێوێتی مناڵی لای پێ کردووە گفتوگۆی بە زمانی کوردی لەگەڵا کردووە هەندێک سرود و دێڕە شێعر و گۆرانی جوانی وتووە هەر مەبەستێکی ئەوە گەڕێمەوە بۆ لایەنە تایبەتمەندیەکەی خۆمان ئەدەبی کوردی بەڕێستان فەرموتان کە زمان لە مەکتەبە وەکو بابەتەکانی کە هەرچەند گرنگن هونەر وەرزش ئەمانە چونکە هەمووی لە خوێندنگە سەرەتاییەکانە گرنجێکی وای پێ نایرێت تاقیکردنەوەی لە سەرنیە دەرەجی زۆریان بۆ داهێن بەڵام ئەنگلیزی فیزیک و ئەمانە تۆزێ کاری تری ئەوێت دەرەجەکان کەم ببوورە من حەزەکەم ئەم یارمەتی مەی ئەمە تێ بگەم ببورن باس لەمە بکەم نالی کە ئەڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە ئەم داوا دەکا ئەوەی بەڕێزدا ئەڵێ من زمانەکانی کوردی ئەڵێ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆکردیە دەستکردە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی مانا دەکا ئەو بەدەسان قزە و زمانی هەڵبژاردووە ئەو بۆ باسەکە ئەڵێ من لە زمانەکانە و لە خوێندنە تێمپەڕانەوە لە عەرەبی و فارسی و تورکی ئەوانە وەکو وەرزش و هونەرەکەی لای ئێوەوان کوردی مهمە وەرە ئەگەر ئێوە بەتوانان لە کوردیە خۆتان تاقیکردنەوە بزانن سەبێن من لەوانە هەمووی سەسەم هێناوە لە عەرەبی و ئینگلیزیوان هەر تاقیکردنەوەی تیان ناکەم لە زمانە بێکانەکانی چواردە و ببورن ئینگلیزینا عەرەبی و فارسی و تورکی لەو سیاناڵێ من تێمپەڕانەوە ئەمە گرنگەکەیە کیمیا فیزیک پزیشکیەکە کوردیەکەیە وەرن ئێوە بەو شێعر بەو زمانە بڵێن ئەمە مهمە ئەو ئێوەیە ئاوە بڵێن لەو دێڕە شێعرانەیە کەواتە تقریبا 1800 و دقیق نالیە فەرمووی 1800 و چەندێک بەڵام هەتاوەکو 1876 ژیاوە ئەو نەساڵەمە بەرخەمی ئەوەی کردووە ئیتر زۆر بە وازحێڵێک کەس تعلیق نەیە بەڵفازم نەڵێ خۆ کوردیە و خۆ کردیە باشە وەرن خۆتان تاڵبی معناکەی بکەن ئێستاکە گرفتەکە لێرەیە یعنی من نامێ بابەتەکە سیاسی بکەین ئێمە بابەتێکی زانستی باسەکەین بەڵام لە کۆتایە سیستەمێکی ئێمە بەڕێوە دەبا خوێندکارێک زانکۆ تەواو دەکا ئاستێکی زانیاری و معریفی باشی هەیە دەچێت بۆ شوێنێک ئیشکات دەڵێ سیڤەکەت ژیاننامەکەت بێنە یاڵا مەرجەکان ڕێنمایەکان پێویستیەکان بۆی تۆ لێرە وەربگیرێت چی لەسەری سەرەوە ئەبێ زمانی ئینگلیزی بزانیت یعنی ئەوەی تایە نەبێ
ئەوەی ئاماژێ بۆ نەکرابێ ئەوەی لای گرنگ نەبێ ئەوەی بۆی بابەت نەبێەوەیە تۆ چەندێک شارەزای لە زمانی کوردی چەند دیالێکت و چەند شێوەزاری زمانی کوردی دەزانی چەند ئەدەبیاتی بەیانت پاراوترە تۆ لەسەر کاژێرێکی مامەڵە لەگەڵ ئەو خەڵکە کوردە دەکەی ئەبێ ئینگلیزی بزانی عەرەبی بزانی زۆر جاریش هەر نووسراوە لەخوا بێ ڕەگەزی مێبێ یعنی ئەم گرفتە دروست بۆ لە کۆمەڵگای کوردی یعنی خەڵک چی بکات وڵی ئەبێ ئێمە کە لە شوێنێکی وا ئیشەکەین یا قسەکەین ئەبێ قسەکانمان بە بەڵگەنامە و بە شتوێ من واز دەکەم ئەوەی بەڕێستانە فەرمونون هەیە ناڵم نییە بەڵام لە شوێنەکانن کە پەیوەندی بە دام و دەستگای حکوومەتەوە نییە بەڵێ باسی شوێنە گشتەکان بەڵێ شوێنە گشتەکان و ئەوانی کە کوردیانی ڕۆژانە تایبەت نەکرد بەڵێ کەرتی تایبەتە ئەوە ئەبێ لایەنەکەی کە حکوومەتە ئاگاری ئەو هەڵسوکەوت و ئەو ئەبێ و نابیانەی ئەو کردە تایبەتانە بێ ئەو دامەزراوانە بە پێچەوانەوە وەکووتم بڕواتان بێت لە زۆر شوێن ئەبێ توانای خۆی دەربڕ لە زمانەکە زمانی خۆیە ئەجا من یەک زانیاری پێ بڵێ مەتوانن بشت پرسن لە گوگڵا پرسە لە هەموو فەرەنسا یەک قوتابخانە ئێمە تا 6 دانێ یا تا بنەڕەتی یەک قوتابخانە خوێندنی بێگانە نابینی جگە لە فەڕەنسی هی ئەهلیتیان نییە ئەهلی لە هەموو ئەڵمانیا لە یەک شار هەیە ئەوی شتێکی زۆر گرنگە قوتابخانەیەکی تایبەت و ئەهلی هەیە نییە بەو شێوەی لێرە بە پارە ئەو زانکۆ بە پارەیەش بە ئەمە منەڵێم وەکو شەپۆلی دەریاکەیە وردە وردە ئەنیشێتەوە خەڵکەکە تێگات لە گرنگی زمانی دایک مناڵەکانیان سەرکەوتوو نابن لە خوێندنەکە پارەیەکی زۆریان بۆ خەرجەکەن دوایش کە ئەگەن ئەمە پێویستی بە چەند ساڵێکە وەکو تورکیا وازی لە ئینگلیزیەنە هەرموتانە زانن بڕۆ لەم سنوورکی زۆر فراوانی هەیە تورکیا نیوەی ئەوروپا زیاترە بێ بە ڕووبەر لەم سەر بۆ سەر بڕۆ یەک وشە ئینگلیزیتیان نابینی ئێران بەو شێوەیە لە کۆلێجی پزیشکی لە ئێران بە فارسیە خوێندرێت بۆیە دکتۆرەکانیان زیرەکن بەڕاستی لە تورکیا مالیزیا زۆربەی وڵاتەکانی کە وازیان لە ئینگلیزیەنە ئەوانش دەردی ئێمەیان هەبوو چەند ساڵێک لەمەوە پێش هەمویان کردیان باشە من پرسیارێکەکەم ئایا ژاپۆن یا چین ملیارێک کوشتێ بە چ زمانێکە خوێنن لە پزیشکیا دواکەوتو نین لەم مەسەلەی کۆڤید 19 خێرا چارەسەریان کرد و دەستیان بەسەرا گرت و ڤاکسینیان بۆ دۆزیەوە زۆر شتی کە وڵاتیکە هەیە ئیسپانیا رووسیا بەڕاستی رووسیا ملیارێک و شتێکە تاقی ئێمە هەر ئینگلیزی ئەوانە زمان نین ئیسپانیا 28 وڵاتی ئەمریکای لاتین بە ئیسپانیا خوێنێت زیاد لە 3 ملیارێکە بن بەو شێوەیە قسەکەن و سینیانەیە شتیانێک جگەلەوە بۆ بە زمانی وەرزشی سەردەم ئیسپانی ناتوانانی وازی لێبنی ئینگلیزی جێ ناگرێتەوە ناتوانێت ئینگلیزی ناتوانێت بەڕاڵستی بوونی ئەم زمانانە بکات تۆ تاکەی پۆشکین بکرێ بە ئینگلیزی لە رووسیا و زۆر شتیکە نەخەن یا هەمەن گوای بە ئینگلیزی ئەو بە ئیسپانی نووسیوێتی پیر و زەریا هەنووسێ یا بەرهەمەکانی مارکیز ئەمانە هەمووی تۆ تاکەی بە ئیسپانی نەبینی بۆ مناڵی ئێمە لە ڕێی وەرجێڕانەوە زمانە زیندوەکانی جیهان وەکو فەڕەنسی ئیسپانی ئیتالی رووسی ئەمانە بۆ نەزانن هەر ئینگلیزی ئینگلیزی بۆ بە دەمامیکێک بەرچاوی گرتوین لە ڕووی زانست و هەموو شتێکەوە بەڕاستی ژیانی خەریکە ئێمان تاڵەکات دکتۆر کاتمان ینی هیچ نەماوە بەڵام ئەمەوێ بەڕاستی بابەتێکیە لە کۆتاییە من ینی شیکردنەوەی بەڕێزت ئێمە لە زانکۆکانی ژەو گرفتەمان هەیە زۆر جار بە ڕاشکاوانە بیڵێم دەیان جار و سەدان جار و سەدان نمونەش هەیە دەڵێ ئەوە چۆن بۆ بە مامۆستا نازانێت دوو کەلیمە قسە بکە ینی نەسەن ئاوای پێ دەڵێن کە ئەمە نیشانێکی پرسیار لەسەر پرۆسەی خوێندنی باڵاش دروستەکە ئێستا تۆ بتەوێت لە زمانی شیرینی کوردی دکتۆرایەک بخوێنیتەوە دەڵێ بڕۆ بڕوانامەیەکی ئینگلیزیم بۆ بێنە ینی تۆزێک زۆر سێرە و ینی بابەتەکە زۆر ئێستا بۆ ئینگلیزی بخوێنیتەوە قەینان بۆ بابەتێک لە زمانی عەرەبی بە تۆ بڕوانامەیەکی زمانەوانی ینی نابینی تێستی مامۆسایەک بکرێ چۆن تۆفڵی ئینگلیزی هەیە چۆن کۆمەڵ با کوردیەک هەبێ بزانێ بەیانی ئەم مامۆستایە ئەدەبیاتی ئەم مامۆستایە نووسینی داڕشتنی پاشخانێکی معریفی لە ناو جیهانی دەبی ینی خۆشمان بەدەستی خۆمان زانکۆ داوای ئینگلیزی لە من و لە تۆکە بۆی بتوانین بخوێن نەک زمانی کوردی بە دڵنیاییەوە منەڵێم ئەبێ زانکۆ پێش زانکۆش
وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لەگەڵ وەزارەتی پەروەردە دەسەڵاتێکیان بگرێتێ لە پشتیەوە دەسەڵات و توانایەکی ڕاست هەبێت کە شتەکان یەک خەن جگەلەوە ئەو ئەبێ و نابیانی لەلایەن تایبەتەکان و زانکۆکانی کە هەیە وازی لێبێن و ڕووبکەن دەستگای زانستی هەیە لە ناو خوێندنی باڵا پسپۆڕیتی هەیە ئەوانە چیان وت بە قسەی ئەوانە بکرێت نەک بڕات بێ ئەوانەی لە خوێندن باڵا هیچیان ناڵێن زمانی ئینگلیزی ئاوا بێت و ئەبێ مەرج بێت بە پێچەوانەوە زیاتر برێو بە زمانی کوردی ئەێرێت زیاتر لاکرێتە لەوەی کە بەڵام کاتی وێ منەڵم ڕۆژێک یەت ئەوە خۆی خەڵکەکە کە سیرەکە ئەمانجێکی نییە زەرێکی زۆری کردووە لەو ڕێگایی کە مناڵی فێری ئینگلیزی کردووە وردەوردە بیرەکاتەوە بیرەکاتەوە ئەمە زەرێتی لەبەرەوەی بێ بە زمانی کوردی تەنانەت چۆمسکی یەک شتی هەیە لۆمە یا گلەی لە حیزبە سیاسەکانەکە بە تایبەتی نەتەوایەتیەکان کە بەرامبەر بە داگیرکەری شتێک خەباتەکەن ئەڵێ من سەیرم لێ داوای فیدراڵی و ئۆتۆنۆمی و ئەم شتانە ئەبێت تەنیا داوای زمان بکەن ئەڵێ بۆ ئەڵێ ئەوەی کە بەرامبەرێتی دەسەڵاتدارەکە ئەڵێ بزانم چییە وێ زمان ئەڵێ کە زمانم ئاعتراف پێکرد و دانم پیانە کەوابێ ئەڵێم خەڵکێکە و لە جوگرافیایەکە هاژی کەوابێ دانم بە خاچیانە بە سنووریانە یعنی دانم ناوە بە هەموو شتێکی بوونی نەتەوە و دەوڵەتیش دان پیانێ لەبەرەوە زمان بەڕاستی من لەبەرەوە ناڵێم خۆم لە ئەدەب و زمانی کوردیا پسپۆڕیمێ بەڵام ئەمە هەموو دنیاواڵێ هەموو دنیا واژ ڕۆشتووە وەکوتم ئێمە دوانەتەوەین کە دەسەڵاتێکی بچووکمان هەیە هەرچۆنێک بێ خەریکە لە خۆمانی تێکەین بەهۆی زمانەوە بەهۆی پارەوە ئەتەوێ مناڵەکە و ئینگلیزی بخوێنێ و لە کۆمپانیایەک کار بکا و پارەی دەستکەوێ یان وردە وردە بڕوا بۆ چوە بۆ شوێنێکی کە و ئینگلیزی واستەکەی دەواازەیەەکە ببورن وابزانم زانیاری بابەتەکەش گرنگە بەزیتر کاتی ئەمەش تۆزێک پرۆفیسۆر حەمەد نووری عومەر مامۆستای زانکۆ سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بووی سپاس بۆ ئێوەش هیوادارم سوودێکی هەبوو لەدەرچەند زۆر شتی کە هەبوو زانستیانە باسی بکەین بەڵام گشتی بوونەوانی من هەر لە خزمەتی زمانەوە دەبی کوردیا بێ من ڕازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێینەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێ عزیزان بۆ وەرگرتنی زانیاری وهروەها با بزانین گرتبوونەوەی مامۆستایانی وانەبێژ وەروەها داواکاری خوێندکارانی پۆلی 12 ئەوانی دەرچوون وە کەشوهەوا بەگشتی لە هەرێمی کوردستان تا پێمان بکرێتینە لای پامێرەکانمان سەرەتاش لە شاری سلێمانی ڕامیار وەردەگرین ڕامیار سڵاوت لێبێ پێشەموو شتێک بارەدۆخی کەشوهەوای شاری سلێمانی چۆن بووە و ئێستا چۆنە ڕێژەی بارانبارین وهروەها و گردبوونەوە و چالاکیانەی لە ناو شاران. بەڵێ شوان سڵاوت لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵی پامیش دیارە لە پاڵ کەشوهەوای باراناوی ئەم شەوی شاری سلێمانی کە تا ئەندازەیەک بارانبارین هەبووە لە شەی ڕابردووەوە ئێستا کۆتایی هاتووە بەڵام ئاسمان هەورە یعنی لەگەڵ بارانبارینە خۆپشاندانی دەرچوانی 12 ئامادەیش ئەمڕۆ دەست پێکرێتەوە یعنی ئەمڕۆ ڕۆژی پێنجەمە ینی خۆپشاندان ئەنجامەدەن لە شاری سلێمانی و لە شار و شارۆچکانی دیکە دیارە ڕۆژانی ڕابردوو کە خۆپشاندان ئەنجامەدرا تەنها زۆربەی بەشێکی زۆری دەرچوانە بن کە کۆنمرەکانیان لە نەوە بەسەرەوە بوو و داوانەکە لە پزیشکی گشتی دەدامەزرێنن بەڵام ئەمڕۆ ئەوانەشی تایە کە کۆنمرەکانیان لە 6 بەسەرەوە یاواتە ئەوانش ناڕزاییان هێگلەییان هەیە لەوەی کە ینی لە زانکۆی وەکو پێی دە زانکۆ نهاتونێتەوە سڵاو لێبێت تۆ کۆنمرەکە چەند بووە؟ ڕاستی هیچ گرنگ نییە کە من کۆنمرەکەم چەند بووە لەبەرەوەی 60 وەرنەگیراوە 70 وەرنەگیراوە 80 لە بەشێ وەرگیراوە کە شاینی ئەوەیە کە 60 وەری بگرێ لە ڕاستی ئێمە داوای زیادکردنی کورسیەکەین بۆ سەرجەم بەشەکان نەک تەنیا بۆ نەوەنەکان زۆر سپاسی وەزیری خوێندنی باڵاکەین کە جەبی نەوەنەکانیایە بەڵام ئێمە تەنیا بۆ نەوەنەکان نابڵکو داوای زیادکردنی کورسیەکەین بۆ سەرجەم بەشەکان. باشە دەست خۆش بێ تۆ قسە چییە ئێستا ڕۆژان ڕابردوو زۆربەی ئەوانە قسە نەکرد کۆنمرەکان نۆ بوو
ئەم خۆپشاندانە ئەوانەشی تایە کە کۆنمرەیان 6 بەرەو سەرەوەیە بەڵێ هەمووی تایە ئێمە بەنای هەر هەمویانەوە قسەکەین نەک تەنها نمرەی نەوەنەوەکان زۆر سپاسی وەزیری خوێندنی باڵاکەن کاتە دەنگ لەسەر نەوەنەوەکان بەڵام ئێمە تەنها ئامانجمەنەوەتان چییە تانەوێت چی داواکاریمان هەیە کورسی زیاد بکرێت لە 58 هەتا وەکو نەوەنۆ داست خۆش سپاس دیارە یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی قوتابیان کە لە یەکەم ڕۆژە خۆپشاندان ئەنجامەدان ئەوەیە کورسیەکانی خوێندن زیاد بکرێت ئەوان وتویانەکە کورسیەکانی خوێندن کەم کراوەتەوە لە 13000 کورسی زانکۆ حکومیەکان کەم کراوەتەوە چەند قوتابیەکی دیکە وەرەگرم سلااوتان لەبێ باشن داواکاری ئەمڕۆتان چییە؟ داواکاری ئەمڕۆ سەرجەم ڕۆژانی پێشوو داهاتوی ئێمە ئەوەیە کە زیادکردنی ژماری کورسیەکان بۆ سەرجەم بەشەکان جیاوازی نەکرێت لە نێوان هیچ بەشەکە دووبارەکردنەوەی سایتی زانکۆلاین بۆ ئەوەی هەموو خوێندکارێک بە عادلانە بە تەواوەتی مافی خۆی وەرگێ دوایە نەعەدالەتیە بۆ ئەم ساڵ نەعەدالەتێکی زۆر هەبووە ئەم ساڵ بە براورد بە ساڵی ڕابردوو کورسی سەرجەم بەشەکان کەم کراوەتەوە لە کاتێکا وەزارەتی خوێندنی باڵا بە ئێمە ئێمە کورسیمان زیاد کردووە هیچ داتایەکەوە ناسەلمێنێکە کورسی زیاد کراوە بە هیچ شێوەیەک زیاد نەکراوە ئەگە زیاد بکرایە ئەمە ڕووی نایە دەرەجا ئەبێ بێتەوە خوار ساڵی پاری ئەوکو ساڵی پاری لێ بکرێتەوە بۆی ئەم دۆخە چارەسەر بێ کەم کراوەتەوە کەم کراوەتەوە بۆ نیوەش کەم کراوەتەوە نەگەر کەم کراوەتەوە ئەبێ دووبارە ڕاگەاندەکان دووبارە ڕابگەنێتەوە ئەمە سەمی زانکۆیان ڕازینی ئای بەنەوە یەکەوە پەیمانگەوارم ناگرێت دیارە ئێستا ئەوان لە بەردەم پەروەدەی ڕۆژاوای سلێمانیەوە شوان بەڕێکەوتن بەڕێ پێوان مەبەستیانە بڕۆن بۆ بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی کە ڕۆژانی ڕابردوش بە هەمان شێوە بەڕێ پێوان بەڕێیەکەون بۆ بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی بەڵام لە ماوەی بەڕێوەچوونی هەر چوار ڕۆژی خۆپشاندانەکانیان تاوەکو ئێستا لە سەرۆکاتی زانکۆی سلێمانیەوە کەس نەهاتوو بەدەمیانەوە بەڵام ئەوان دەڵێن بەردەوام ببن لە خۆپشاندانانە تاوەکو دووبارە سیستەمی زانکۆلاین کارە دەکرێتەوە یاخود وەزارەتی خوێندنی باڵا بە بڕیارەکەیە دەچێتەوە کە ئەوانەی کە کۆنمرەیەکی بەرزیان هەیە وە ساڵانی ڕابردوو بە نمونە ئەگەر کەسێک لە بەشی یاسا خوێن بێتی بە کۆنمرەی هەفتاوە ئەم ساڵ لەوە دەکرێت بەشێک لەو خوێندکارانەی کەوان نمرەکانیان 99 بەرەو سەرەواتە 99 ئیدی بە پۆینتەکانەوە تا دەگاتە سات لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت کە بڕیاریانداوە کورسیان بۆ زیاد بکرێ و لە بە شێوازێکی کورسی بێ بەرامبەر یاخود کورسی گشتی لە کۆلێژی پزیشکی گشتی وەربگیرێن یعنی ئەمە ڕێکارێکی باش بوو و ئیتی کوالێتێکی باشە 99 یانێ شایانی وێ بچێتە کۆلێژی پزیشکی گشتی بەڵام ئەوانی دی داوای چی دەکەن یعنی خوێندکارێک بە 85 لە بەشی زانستی یاخود وێژەیی لە ئاستی نمرە بەرز بووەتەوە یا کورسی کەم کراوەتەوە بەگشتی ینی گرفتەکە سەرتاپای پرۆسەکەی گرتوێتەوە ئەگەر زانیاری بچیتە لای بەشە ئەدەبیەکانیش بەڵێ خۆی گرفتەکە هەم لە کەمکردنەوەی کورسیە هەم لە بەرزکردنەوەی کۆنمرەکانە یعنی وەکو ئاماژەم پێکرد ئەگەر ساڵی ڕابردوو خوێنکارێک بە 75 لە بەشی یاسا وەرگیرا بێت ئەم ساڵ ئەبێ نزیکەی 85 بۆنەوەی هەبێ وەرگیراوە یعنی ئەوانی کە خۆپشاندانەکەن هەم بەشی زانستین هەم بەشی وێژەین کە خۆپشاندان ئەنجامەدەن داوا دەکەن کورسیەکان زیاد بکرێ یەکەم دووەمیش کۆنمرەکان کەم بکرێنەوە ینی بۆ سەرجەم بەشەکان کۆنمرەکان بەرز کراوەتەوە ینی ئەوە گرفتی سەرەکی خوێنکارانە ئەم ساڵ خوێنکارێکی زۆر وەرنەگیراوە لە زانکۆکان ئەوانەی کە 6 بەسەرەوەیان هەیە ینی لە کاتێکدا ساڵانی ڕابردوو ئەوانەی کە 61یان هەبووە یاخود 61 بەرەسەریان هەبووە لە زانکۆکان وەرەگیران بەڵام ئەم ساڵ کۆنمرەی بەرزتر هاتووە بەڵام لە زانکۆکان وەرنەگیراون ئەوەیە گرفتی ئەوان داوایەکەن دووبارە سیستەمی زانکۆلاین کارە بکرێتەوە هەرچەنە وەزارەتی خوێندنی باڵا و وەزیری خوێندنی باڵا ڕۆژی پێنجشەمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیە ڕایگەیاند هەر کەسێک نەوەنۆی هەبێت لە بەشی زانستیە لە پزیشکی گشتیا وەرەگیرێ لەواچێ هەڵەیەک ڕوویدا بێ و بەڵێنی بەوانی دیکەشدا بەدۆدەچون بۆ کێشەکاندا بەڵام تاوەکو ئێستا نازاندرێ کە سبەی داوامی فەرمیە وەزیری خوێندنی باڵا لە کۆبوونەوەی کە باسی کردو کۆبنەوەی لەگەڵ لیژنەکان ئەنجامەدا بزانن دەگەن بە چژەر ئەنجامێک ئایا کێشەی ئەمانە چارەسەرەکرێت یاخۆت ئەو سیستەمە بەو شێوەیە ئەم ساڵ بەردەوامە بێت زۆر باشە ڕامێر ئێستا ئەم قوتابیانە بەرەوکوێوە دەڕۆن دەیانەوێت چی بکەن لەکوێ گرت ببنەوە ئێوە ئێستا بەرەو کوێ بڕێکەوتون بەڵ ئێستا بەرەو زانکۆی سلێمانی من ئەمێ بەم وەزارەتە بلێم وەزارەتێک گەورە و گران نەتوانێت دوو بڕیاری دروست بدە ئەمە 4 ڕۆژە سەر شەقامین لە داواکاری قوتابیان تێنەگەیشتووە دو بەزنەوەی چاکردن نازانین بانقەستیان تێنەگەیشتووە جا ئەمێ بلێم ئەمە وەزارەتە یان کۆمپانیایە ئەمە کۆمپانیا پارە لە خوێندکارسەن لە زیاتی دەرماڵی خوێندکاران دەنمووسیان دەنی ئەهەنێرن ناچاریانەکەن
بە زانکۆ ئەهلیەکان و پارە بدەن و بە پارە بخوێن بەڕاستی ئەمە زۆر ناحەقیە. باشە دەمێ پرسیارە لە تۆ بکەم لە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی قسەتان چییە بێ یان بۆ ئەچنە بەردەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی؟ ئێمە بە بەردەوام داوای دووبارە ئەپدێتکردنەوەی سایتی زانکۆلای نەکەین. باوەڕت هەبێت بەشەکان کۆلێژەکان لە چاو ساڵی پارە کورسەکان کراوە بەنیوە. کۆلێژی پەرستاری پۆلێتەکنیک خوار هەفتادە لەبەی وەرگردووە ئەم ساڵ کراوە بە 24 کورسی. یعنی ئەمە پۆلێکی مەکتەبە یان کۆلێژێکە. ئەمە سپاسەکەم. دیارە شوان بەدرێخان ئەندامی پەرلەمانی کوردستان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە نێو خۆپیشاندەرانن بە پاڵپشتی لە داواکاری دەرچوانی پۆلی 12 دەکەن. بەدرێخان تۆوتە یاداشێک ئاڕاستەی سەرۆکاتی پەرلەمانەکەم یاداشتەکە چی لیاوە گەیشت بکوێ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من هەر لە دوای ئەوەی کە وعدم با خوێنکارانی پۆلی 12 بوو لە بەردەم زانکۆی قلیاسان هەر گەڕانەوەم لە شەودا لەگەڵ هەموو فراکسیۆنە جیاوازەکان و فراکسیۆنەکەی خۆم پێشنیارم کرد با بە زووترین کات یاداشتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەین بۆی بە زووترین کات وەزیر بانگەشتی پەرلەمان کرد و کۆبوونەوەیەکی تایبەت لەسەر دەرچوانی پۆلی 12 ئەنجام بدەین. دەست خۆش بێ کاک سەرۆر ئەمێ بە کورتیەک پرسیارە لێ بکەم. وەزیری خوێندنی باڵا لە کۆنگرەی ڕۆژنامەی ڕایگەیان ئەو قوتابیانە بەشێکی زۆریان بۆیە ناوەکانی نەگەڕاوەوە لە دەرەوەی وەزارەت فۆرمەکانیان پڕ کردوێتەوە لە زانکۆلای. ئێوە قسەتان چی لەسەر ئەمە؟ ئەوە شتێکی ناڕاستە قسەیەکی ناتەواوە لەبەرەوەی ئەسڵان ستافە ڕاوێژکاریەکانی دانەنەوە وەزارەت ئەم ساڵک و ساڵانی پێشووتر وابێ سوپاسی ئەو شوێنانە بکە کە ڕیزبەندی بۆ خوێندکاران کردو بەڕاستی لەبەرەوەی خەلەلەکە لە خۆیانەوێ ئەیانەوێت دەسە چەورەکە بسڕن بەسەر ئەو ناوەندە ڕاوێژکاریانی کاوکاری فێرخوازی کردووە. بەڵام بەداخەوەم شەو وەزیر بڕیارێکی یاوە زۆر پێکەنی ناوی یعنی تۆ هاتووی ئەڵێی تەنها 99کان چاکەکەم باشە یعنی کێشەی ئەم تەلەبانەی کە هەموو هاتوونە سەرجاجە تەنها ئەوانە کە 99 هێناوە لە چونە دوعام یان کۆی سیستەمەکە فەشەلی هێناوە تەواوی سیستەمەکە فەشەلی هێناوە بەڵام ئێستا نازان چۆن چاکیکەنەوە ئەیانەوێت دەستە چەورەکە بسڕن بەسەر ئەو ڕێکخراوە قوتابی خوێندکاری وانی کە هاوکاری تەواوی ئەو سافە ڕاوێژکاریانی کە هاوکاری تەلەبەیان کردو. من چەند جارێک گوێم لێ بۆ وەرە دەیان ڕیزبەندیت بۆێنم بچووکترین خەلەلی ڕیزبەندیتیانیە و 99 هێون هاویشی ناتۆتەوە خەلەکەلی کوێ بوو کەواتە ئەمان خۆیان هەڵیان کردووە خۆیان هەڵی زۆر گەوریان کردووە پێویستە بە سیستەمەکەی خۆیان ئابچنەوە پێویستە بەوا بچنەوە کە بتوانن شتەکان بە باشی جێبەجێ بکەن و خوێندکار ڕازی بکەن. سپاس. بەڵێ دیارە شوان ئێستا ئەوان بەڕێکەوتون بۆ بەردەم سەرۆکایەتی زانکۆی سلێمانی وە لەوێ بەیاننامەیان دەبێت هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو قسەی خۆیان دەبێت ئێستا بەشێک لە پەرلەمانتارانی شاتونەتە پاڵیان یەکێ لەوان بەدرێخان کە ئەندامی فراکسیۆنی کۆمەڵە لە پەرلەمانی کوردستان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان پاڵپشتی داواکاریەکانیان ئەکات کەمێکی دیکە بەیاننامەیەکیان دەبێت لەسەر خۆپیشاندانەکانی ئەمڕۆیان. بەڵێ زۆر باشە ڕامیار بەردەوام بە لەگەڵ گرتبوونەوەکەدا بە دواتر دێنەوە لات دەچینە هەولێر بزانین لەوێ چ باسە ئایا قوتابیانیش لەوێ گرتبوونەتەوە ڕۆژی کەش و هەواش لەوێ چۆنە؟ ئیدریس سڵاوی خوا لێبێت و زانیاریەکان چین لە پارێزگای هەولێر؟ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بۆ ڕۆژێکی تر لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەرچوانی قۆناغی 12 ئامادەی لە بەشە جیاوازەکان گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە داوا دەکەن وەزارەتی خوێندنی باڵا ئەم کورسیانێکەوە کراوە بە پاراڵل لە زانکۆڵین سێنراوەتەوە بگەڕێنرێتەوە بۆ زانکۆڵین. ئەوە دوێنێش دەمێت ئاماژە بۆش بکەم دوێنێش وەزارەتی خوێندنی باڵا کۆبنەوەیەکی بەپەلەی ئەنجامدا بە شێوەی ئۆنلاین هەندێک بڕیاری تێدادا بەڵام قوتابیان بگەر بەو بڕیارانش ڕازی نین. من دەمەوێت لەگەڵ بەشێک لەو قوتابیانەی کەوا لێرن من قسە بکەم. سڵاوتان لێبێت خاتون ئێوە نیگەرانی ئێوە لە چیدایە؟ ئەوە دوێنێ وەزارەتی خوێندنی باڵا کۆبنەوەی کردو و بڕیاری داوە ئێوە لەگەڵ بڕیارەکە وەزارەتی خوێندنی باڵادان بڕیاری دوێنێ خوێندنی باڵا تەنها نەوتنەوەکانی بەخۆگرت. ئێمە هاتوین بۆ ئەوەی کە کورسیەکان زیادکەن چکە کێشەکە بەس نەوتنەوەکان نییە ئەوەی نەوتنەوە هەیە لە هەموو کوردستانە 58 کەسن ئایا بە 58 کەس کێشەی ئێمە حەلە بێ بە هەزاران کەسین. ئیسە من یەکێکم لەوانە کە 98.8 معدلم لە پارەڵ ناوم هاتۆتەوە ئەبێ ئەم پارە هەموو ساڵێک بدەم بەڵام ئەم ساڵ داشکاندیان کردەوە بۆ بە 6,600,000 هەر زۆریشە چونکە ئەگەر داشکاندن نەمێنە ناچارە بم لە ماڵەوە دانیشم ئەبێ زانکۆ بەجێ بێڵم ئایا مەحەلە ئەو هابیتەن کردی دەندروستی لە کوردستانە هەڵەوەشە ئەوە حەل نییە بۆ ئێمە. ئێوە داوای چ سەرێک دەکەن بۆ ئەوەی ئێوە هەم ڕازی بنەوە هەمیش وەزارەتی خوێندنی باڵا بچێتە ژێرباریەوە؟ ئێمە پێش ئەوەی نمرەکانی سەفی 12 دەربێ
بەڵێنی ئەوەیان پێداین کە 100 کورسی زیاد گەرە جگە لەوانەی پارەکەوە بۆی یعنی نزیکەی 600 خوێندکارە بێ وەرگرن بەس لە زانکۆی هەولێری پزیشکی بەڵام ئەوان نەک بە سەدەکەیان زیاد نەکرد هەر لە پارەوە کەمتریان کرد بۆی داواکاری ئێمە ئەوەیە کە تاکە چارەسەرمانە ئەوەیە کە کورسەکان زیاد بکەن نەک بەس بۆ پزیشکی هەموو بەشەکان. دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم بڵێ من دەمەوێت بەشێکی تر لەو قوتابیانەی کەوا لێرن من وەریان بگرم سڵاوت لێ بێت گەر پێم بڵێ داواکاری ئێوە چیە و داواکاریەکانتان لە چی خۆی دەبینێت؟ بەڵێ داواکاریەکانی ئێمە زیادکردنی کورسیە بۆ سەرجەم بەشەکان نەک تەنها بەشی پزیشکی گشتیان بەشە پزیشکیەکان بەڕاستی ئەوان دوێنێ بەس حساب 4 سعات کۆبوونەوەیان کردیە ئەویش لە بۆچ لە بۆ 58 تەڵەبەی لە سەرجەم کوردستان ئەویش بەس کۆلێژی پزیشکی گشتی 4 سعات بەڕاستیەوە غەدرێکی زۆر گەورەیە لێمانەکرێ هیوادارین کورسەکان بە گشتی زیاد بکرێن نەک تەنها کۆلێژە پزیشکەکان تەنهاوەش یعنی ئەو غەدرەی لە بەشە پزیشکەکان ئێستا لە بۆ نمونە من 98مەیە ئەو غەدرەی لە من کرایە کە لە هیچ بەشێکی پزیشکی وەرنەگیرایمە یعنی لە چاو ئەوانی دیکە هەر هیچ نییە هەیە 95 لە هەندەسە شارستانی کۆیە وەرگیرایە کورسەکانیان بە ڕێژەیەکی زۆر کەم کردیتەوە تایبەت ینی بەش هەیە هەر کاولیان کردێ لە کورسیا شیکاری شەقڵاوەی پار 300 تەڵەبەی وەرگرتیا ئەو ساڵ 6 تەڵەبەی وەرگرتیا بە ڕێژەیەکی زۆر کورسیان کەم کردیتەوە. هۆکارەکانی بۆچی دەجێڕنەوە یعنی هۆکاری کەمکردنەوەی کورسی لە ئێوە چیە؟ ئەوان هۆکارەکان بۆ بەرزی نمرە دەجێڕنەوە دەڵێن نمرەی زۆر بەرز هاتیە ئێکاکە نمرەی زۆر بەرز هاتیە بەسەر سەر و سەر چاوان بەس ئەدی لەبەر کورسەکان کەمەکەنەوە یعنی غەدرێکی زۆر گەورەیە مەبەستیشیان ئەوەیە کە بە پارەکردنی خوێندنە بەڕاستی یعنی بۆ نمونە پار پزیشکی ددان لە هەولێر تقریبا 97 تەڵەبە بە زانکۆڵین وەرگیرە 38 تەڵەبە بە پارالێل وەرگیریە بەس ئەو ساڵە کورسی زانکۆڵینەکەیانی کەم کردیتەوە کردیتی 79 بەس پارالێلەک هەروچ خۆیە پارالێلەک هەروچ خۆیە هەر 38 تەڵەبەیە یعنی ئامانجی سەرەکی ئەو حکومەتە ئەوەیە ئەمە یان بچینە دەرەوە یاوە خۆت بچین لە زانکۆ ئەهلیەکانی وان کە بە حساب ئەهلینە ئیوانینە بەڵام هەرگی سەرکردەکانی خۆیان. زۆر سپاس دەکەم قوتابیان لێرەن بە دووریشمی جیاجیا ناڕزات خۆیان دەبێت. زۆر باشە ئیدریس ئەو قوتابیانەی کە لەوێن تەنها ئەو قوتابیانن کە نمرەکانیان 99 ئەوانەی کە پێشووتر کێشیانە بوو یاخود هاوشێوەی پارێزگای سلێمانی قوتابیانی دیکە ژەوانەشی کە ناویان ناتۆتەوە لەوێ گرت بوونەتەوە. وەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس لە هەولێر و لەگەڵمانە بوو کە دواتریش دەگەڕێنەوە لات ئیدریس دەچینە پارێزگای هەڵەبجە زانی لەوێ گردبوونەوە ئەنجام دەدرێت سامان وەردەگرین سامان سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری چین لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین لە پارێزگای هەڵەبجە ئایا هاوشێوەی پارێزگاکانی ئەولێر و سلێمانی لەوێژ گردبوونەوەی قوتابیان بەردەوامی هەیە؟ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بە دیارە من پێم خۆشە سەرەتا لە ڕێژەی بارانبارینەوە دەست پێ بکەم کە بە پێی زانیاریەکانی کەشناسی 6.5 میلیۆن باران باریوە لە شەوی ڕابردوودا کە ئەمە جێگەی دڵخۆشیە دیارە لە ئێستاشدا ئەمڕۆی جۆرە گردبوونەوەیەک بەڕێوە ناچێت بە پێچەوانەوە دیداری مامۆستا عوسمان ئەورامی لە پشتی منەوە لەم مۆڵە کە دەبینن بەڕێوە دەچێت من پێم خۆشە لەگەڵ کاکشە خەڵەناسە دەبێت فەرەنگی ئەورامی ئامەشتا نەم دیدارە چیە لەم دیدارە چەند پانێڵ بەڕێوە دەچێت لە ڕاستیە خۆتان نەزانن ئەدەبی هەورامی و کولتوری هەورامی بەشێکی دەوڵەمەندە لە کولتور و ئەدەبی کوردی ئێمە بە باشمانزانی بۆ ئەوەی زیاتر پەرە
بەم بوارە بدەین و بەرهێنان لە ناو بواری ئەدەبی هەورامیا بکەین ئەم دیدارە ساز بین لە ڕاستیە دیدارەکە ئەمڕۆ بە شێوەی سێ پانێڵ بەڕێوەچێ لە هەر پانێڵەکە سێ لە توێژەران و نووسران گفتوگۆەکەن و بەشێک لە توێژەران لە ڕۆژەڵاتی کوردستانەوە بەشدارن لەگەڵمانە و پانێڵەکە هەتا چواری ئێوارە خایەنێت و میوانێکی زۆر لە شارەکانی کوردستانەوە هاتوون و ئامانەوێت لەم پانێڵ و لەم دیدارەیە جارێکی کە ئەدەبی هەورامی و کولتوری هەورامی بخێنەوە بەرباس و لێکۆڵینەوە کە توێژینەوەکان لە ئەفسانە لە شعری هەورامیەوە دەست پێەکەن هەتا شعری سوریالیزمی هەورامی کە ئێستا گەنجە نوخبە خوێنەوارەکەی ئەورامان پێ ئەنووسن لە ڕاستیە ساماوەیەکە لەلایەن ئەورامەکانەوە دەسەکرێت بە دیداری ئەورامی و دەسەکرێت بە توێژینەوە و لێکۆڵینەوەکانەمە تا چەند گرنگە بۆ زیندووکردنەوەی بابەت و کللتورە ئەورامەکان لە ڕاستیاوەکو وتم ئەورامان بەشێکی گرنگە لە کللتوری کوردی و خاوەنی کللتورێکی زۆر دەوڵەمانە بۆ ئەوەی ئێمە زیاتر بەردەوام ئەم کللتورە بێنین و ئیشی تا بکەین و بخێنەوە بەرباس و قسەکردن پێویستە ئەم جۆرە دیدارانە بکرێ و پێویستە لێکۆڵینەوەی بکرێ و پێویستە قسە و باسی زۆر دەربارەی ئەم بابەتانە بکرێ ئەم ئیشەی ئێمەش کە کۆمەلگای پەروەردەی ماگرێت و زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ سپۆنسەریان کردووە جێگەی دەستخۆشێکی زۆر گەورەی و هەوڵێکی زۆر جددیە بۆ ئەوەی ئێمە جارێکی کە قسە لەسەر ئەو کللتورە گرنگەوە و ئەدەبە زیندوی هەورامان بکەین کە ئەدەبێکە هەر لە کۆنەوە لە ئەفسانەوە دەست پێەکە و بە تەریقەت و بە ئەدەبیاتی سۆفی و عیرفانی لەسەرم جۆرە دیدارانە بە دڵنیایەوە ئێمە پلانی ترمان هەیە و بەردەوامە بین و توێژینەوەکان کراون بە کتێب و کتێبەکان پێشکەش بە خەڵکەکرێ بۆی لە ئایندەیە بتوانین گفتوگۆی زیاتر لەو بارەیەوە دروست بکەین سپاس بەڵێ دانیار منەگەڕێم وەلای زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامێرمان سامان کە لەگەڵمان نبوویت بەڵازان دەچینەوە پارێزگای سلێمانی گردبوونەوەکەی پارێزگای سلێمانی قوتابیانتان بۆ دەگوازینەوە کە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامن لەو گردبوونەوەیە بەوەی کە وەزیری خوێندنی باڵا بڕیاریدا لەبارەی قوتابیانی پۆلی 12 بە تایبەتدەوانی کە نمرەکانیان نەوەنۆیە بەڵام قوتابیان هەر بەردەوام لە گردبوونەوە بە تایبەتدەوانی کە ناویان نەگەڕاوەتەوە لە سیستەمی زانکۆلایندا. بەڵێ ئەگەر هاوکارمان ڕامیار گوێی لە من بێت دەمەوێت بزانم بابەتێکەیە کە دەچینە ئەمە پارێزگای هەولێر لەگەڵ سلێمانی داواکاریەکانی خوێندکاران و قوتابیان بووی تۆزێک جیاوازی پێوە دیارە لەلایەک باس لەوە دەکرێت کە نمرە بەرز بووەتەوە نمرە بەرزبوونەوە وەزارەتی خوێندنی باڵا بەرزی کردوێتەوە یا خود دەرئەنجامی خودی تاقیکردنەوەی خوێندکارەکان بۆ ینی وەزارە لێرە چ ڕۆڵێکی دەبێت کاتێک کە خوێندکارێک نمرەیەکی زۆری هێناوە بەڵام بە دیاریکراوی گرفتێک کە زۆر گرینگە وەزارەتی خوێندنی باڵا چارەی بکات کورسیەکانە کە ڕێژەی کورسەکان برز کاتەوە هیچ لێدوانێک هەیە بەڵێت دیارە هاوکارانمان باز لەوە دەکەن ڕێنە ڕانیە لەوێش بە هەمان شێوە گردبوونەوە و ناڕەزایی خوێندکاران و هەروەها لەگەڵی شاوخوان مامۆستایانی وانە بێژە بوو ڕێنا سلااوت لێبێ ئەگەر گوێت لەم نەدەمەوێت لە ڕانیە بابزانم گرفتەکانی ئەوێ چییە واگەر کۆمەڵێک زانیاری ورد وەربگری دەربارەی ئەو داواکاریانە و داواکاریەکان تا چنێک زانستین تا چنێک بەڕاستی غەدر لە خوێندکاران کراوە و ئەو گرفتانەمان بۆ ڕووکەیتەوە. بەڵێ ماوەسە سڵاوتان لێبێت دیارە هاوشێوی بەشێک لە شار و شارستەکانی تری کوردستان لا دەڤەری ڕاپەڕنیش گربوونەوە و ناڕزایەتی دەرچوانی دوازەی ئامادەی لێرە بەردەوامی هەیە دیارە لە ئێستادا ڕێگای سەرەشی ڕانیە چاقڕونەیان داخستووە وەکو خۆیان باسی لەوە دەکەن ناڕازین لەو شوێنانەی کە بۆیان ناتوتەوە من بۆ زانیار زیاتر دەمەوێت بەشێشان وەربگرم کە لێرە ئامادەن بەڕێز دەگە قسەمان بۆکەی ئێوە داواکاریتان چییە تاوەکو ئێستا کەس هاتووە بەدەمتانەوە کاکڕێناز بەخێر بێم خێراتی دەکەم ئێمە داواکاری سەرەکیمان زیادکردنی کورسەکانە و هەروە دابەزینی نمرەکانە لەبەر ئەوەی کە باود ساڵی پارغەدرێکی زۆ گەورە کراوە لەو خوێندکارانی کە دەرەجێ بەرزە هێناوە ئەمساڵ بۆیە داواکارین نەک دەرەجە بەرزەکان نەک وەزارەتی حکومەت وەکو وەزارەتی خوێندی باڵا حکومەت بێنەوەتونەوە کامان بۆ چاکە 99 هەر 100 عەقی کولی توبیان هەیە بەڵام غەدر لە ئێمە کراوە لە خواردنەوەتنەوە هەتا ڕێگاتە 50 بۆیە داواکارین داک و باوکو هەموو خوێندکاران کە داوای عەقی مافی خۆیان دەکەن بابێن لەگەمان بەشدار بن چکە بەڕاستی ئێمە ئەوەندەی کاریگەریمانەوە بزانە ئەگە زیاتر من کاریگەریشمان زیاتر دەبێت بە پشتیوانی خۆی گەورە من دەمەوێت بەرپرسی ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیان وەربگرن کە لێرە ئامادەیە مامۆستا هەڵۆ خاڵید ئەگەر پێمان بڵێ ئێوە بۆچی لێرەن داواکاری قوتابیان تا چەند ڕەوایە یانەوە تا چۆن پشتیوانیان دەکەن ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لێرە بۆ پشتیوانی تەواوی
ئەو خوێنکارە خۆشەویستانەکە لە سەرەتای تەمەنیاندان ومێدێکی زۆریان بە خوێندن هەیە بەڕاستی وەزیر کاتی خۆی کە پلانی پارالێلیاندانە ڕازگۆ نەبوون لەگەڵ قوتابیەکان چونکە کاتی خۆی بڕیار وا بوو کە سیستەمی پارالێل دادەندرێ کورسی بێپارە وەکو خۆی بمێنێتەوە بەڵام بەداخەوە سیستەمەکان تێکدا کورسی بێپارەیان کەم کردەوە لە مقابلدا پارەیان زیاد کرد بەهۆی میزاجی شخصی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و وەزارەتی خوێنی باڵا بەشی ئێوارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نەکرایەوە زیاتر لە هەزاران تەلەبە هاتەوە سەر گشتیەکەی بۆی ئێمە دوو داواکاریمان لە وەزارەتی خوێنی باڵا هەیە بەتابەت لە خودی وەزیر یەکەم ئەو وعدەی بەرێتە سەر کورسە خۆڕایەکان وەکو 3 ساڵ پێش ئێستا لێ بکاتەوە دووەمیشان بەشی ئێواران بە پەلە زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانی بکرێتەوە بۆی ئەم قوتابیان هیچ کە بێبەش نەبن و لە حکوومەتیان بێبەش نەبنیشان زۆر سپاس ماوەستا هەڵۆ بەڵپرسی ناوەندی ڕانیە ڕێکخراوی قوتابیان دیارە وەکو دەیبینن لە ئێستادا ڕێگای سەرەشی ڕانیە چاقڕنەیان داخستووە زۆر باشە ڕێناز ئەگەر بەشێک لەو قوتابیانە وەربگرین بزانینەوە داواکاریان چییە؟ بەڵێ بەڵێ بەڕێز دەگەر قسەمان بۆکەن ئێوە داواکاریتان چییە تاوەکو ئێستا کەس هاتووە بەدەمتانەوە؟ ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی گشتی ڕێژەی کورسەکان زیاد بکرێت وەروەهاکردنەوەی ئێواران بە هەموو شازێک بە هیچ شازێک ڕاست نابێت تەنها کۆ نمرەی 99 بگاتەوەی کە دەیەوێت لە 55ەوە تاوەکو 98 هەمووی دەبێت باش بکرێت هەمووی کۆ نمرەی باشە و هەوڵی داوە ناتوانرێت تەنها 99ەکان باش بکەن بەوانەی کە دەیانەوێت ئێوە بەردەوام دەمن ئەگەر وەڵامتان نەدرێتەوە یانەوە تا داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت ئێمە بەردەوام دەبێت بە هەموو شازێک بەیانی معاملاتی زانکۆیان دەست پێ دەکات بە هیچ شازێک هیچ کەسێک ناچێت بۆ معاملات بە هیچ شازێک بەڵێ ئەوەی دەبینن لە ئێستادا بەردەوامی هەیە گربوونەوەی قوتابیانی پۆلی 12 ئامادەی دیارە وەکو باسم کرد ڕێگای سەرەشی ڕانیە چاقڕیان بە تەواوەتی داخستووە ڕێگا نادەن هیچ سیارەیەک دەرچێت لە ئێستادا بەڵێ بەتەواوەتی ڕێگایەکەیان داخستووە و بەردەوامن وەک خۆیان باسی لێوە دەکەن بەردەوام نەبتاوە وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە دەگەڕێم وەلایەوە زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیە لەگەڵمان بوو دیارە لە سنتەری شارەکان لە پارێزگای هەولێر و سلێمانی وەروە لە بەشێک شار و شارۆچکەکانیش ئەو خوێندکارانەی کەوا سەرکەوتوو بوون لە پرۆسەی خوێندنی پۆلی 12 ئامادەیی بە بەشەکانی زانستی و وێژەیەوە گرفتیان لەوە هەیە کەوا بەشێکی زۆری بە ئەو کۆلێژ و بەشانە کورسیان بە خۆڕایی کەم بووەتەوە واتە لە هەر بەشێک بە نیوە زیاتر کورسیەکان کەم بووەتەوە مەش گرفتی بۆوان دروست کردو کە بتوانن بە خۆڕایی بخوێنن و دەبێ بە پاراڵێڵ یاخود بە پارە بە کرێ خوێندن بدەن بخوێنن ئەمەش گرفت دروست دەکا ئێمە هەر بۆ بەردەوامی وەروەها گواستنەوە و پاڵپشتی و پشگیری داوای ڕەوایی خوێندکاران و قوتابیان دەچینەوە پارێزگای سلێمانی لای هاوکارمان ڕامیار ئەگەر ڕامیار گوێی لە من بێ ڕامیار من دەمەوێت ئەوە لە بەڕێزت بپرسم تۆش لە یەکێک لەو بەشداربووانە بپرسیت بۆی ئامان ئامانجەکانیان بەباشی بپێکن ئەو داواکاریانەیان هەیە دەبێت داواکاری ڕەوا و ڕاستی بن زۆر جار بەشێک لە قوتابیان باز لەوە دەکەن نمرە بەرز بووەتەوە یەکە نمرە بەرز بۆتەوە وەزارەتی خوێندنی باڵا ناتوانێت نمرە دابەزێنێت چونکە نمرەکە خۆی هاتۆ و ئیدی دەستکاری ناکرێت بەڵام بۆی ئامانجەکەیان باشتر بپێکن کە ئەویش داواکردنی زیادکردنی کورسیەکانی خوێندنەکە ئەمە شتێکی یاسانە وەزارەتیش دەتوانێت بیکە بچۆرە لا یەکێک لەو بەڕێزانە بۆ من پەرلەمانتارانە بینم لە ناو خۆپیشاندانەکە گە لێیان پرسی ئەوان ڕێنوینی خوێندکاران کەن کە بڵێن داوای چی بکەن با داواکانیان هەم یاسایی بن هەم زانستی بن هەم ڕەوا بن بۆی ئامانجەکەیان بپێکرێ وەروە لەو داواڕەوایانش هەیە با بڵم بێبەش نەبن بەڵێ شوان دیارە ڕامیان گوێبیستی دەنگی ئێمە نییە ئەوەی کە دەیبینن ئەوە گرتبوونەوەی قوتابیانی پۆلی 12 ئامادەیە لە شاری سلێمانی بەرە و سەرۆکایەتی زانکۆی سلێمانی دەچن لەوێ دەیانەوێت داواکارەکانیان بدەنە سەرۆکایەتی زانکۆ لەوێ گرتبوونەوەکانیان بەردەوامی پێ بدەن لەگەڵیشیدا لەوەی کە لە پارێزگای سلێمانی بارانبارین هەیە بەڵام قوتابیان هەر بەردەوام بوون لەوەی کە داواکارەکانیان ببن بۆ سەرۆکایەتی زانکۆ وەروەها گرتبوونەوە ئەنجام بدەن کە ماوەی چەند ڕۆژێکە قوتابیانی پۆلی 12 گرتبوونەوە ئەنجام بدەن سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا داوایەوە دەکەن کە
ئەوانەی نمری بەرزیان هەیە لە کۆلێژی پزیشکی وەربگرن کە وەربگیرێن کە تا لە هیچ ساڵێکە وەکو ئەم ساڵ بەو شازە نەبووە قوتابیەک 9.8 هەبێت و لە زانکۆی پزیشکی وەرنەگیرێ دەمەش کێشەگرفتێکی زۆری بۆ قوتابیان دروست کردو یاخود بە پارە دەبێت بخوێنەکە کۆی گشتی ساڵەکانی پارەکەی دەگاتە نزیکەی 5 ملیۆن کە زۆرێک لەو قوتابیانە باز لەوە دەکەن کە باوکیان کرێکاری دەکات یاخود لە خێزانەکەیان توانای دارایی ئەویان نییە بتوان لە زانکۆیەکدا کە حکومیشەوە بە پارەش بخوێنن ئەمەش کێشەیەکی دیکەیە کە لەگەڵیشیدا لەریم کوردستاندا لە قەیرانی دارایە یاخود بژێوی ژیانی هاوڵاتیان بە شێوەیەکی باش نییە بۆیە ئەمەش بکرێتە ئەم سێکتەرش بکرێتە پارە کێشەگرفتێکی زیاتر بۆ قوتابیان دروست دەبێت کە وەکو خۆیان ئاماژەیان پێکرد وەزیری خوێندنی باڵا باسی لەوە کرد کە ئەگەر چارەسەری کێشەی قوتابیان نەکرێت لە ساڵانی داهاتوودا قەیرانێکی گەورە لە نێو خوێندکاراندا دروست دەبێت و کێشەگرفت بۆ قوتابیان دروست دەبێت ئەوەی دەبینن دیمەنی گردبوونەوەی قوتابیانە کە بەرەو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی دەچن و بەردەوامن لە گردبوونەوەکەیان و لە ئێستادا تەنها و قوتابیانە نین کە نمرەکانیان 9 بگرە و قوتابیانەشی کە ناویان نهاتۆتەوە یاخود نمرەکانیان لە 6 هاتوون و بەشدارن لە گردبوونەوەکە داوایەوە دەکەن کە کورسی خوێندن زیاد بکەن و ئەوانیش لە زانکۆ و پەیمانگاکان یاریمی کوردستاندا وەربگیرێن بەڵام تا ئێستا وەزیری خوێندنی باڵا هیچ وەڵامێکی نەبوو بڕیارە بەیانی کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت دوای کۆبوونەوەکە بڕیار لەو بارەوە دەدرێت. بەڵێ دیارە لە بەشێک لە شار و شارەشەکان بە هەمان شێوە گاوکارە ماماژەی پێکردن ڕزایەتی خوێندکاران و قوتابیان هەیە لە قەزای چەمچەماڵیش بە هەمان شێوە بەشێک لە خوێندکاران و قوتابیان لە چەند ڕۆژی ڕابردووش مامۆستایانی وانەبێژ بۆ داواکردنی مافەڕەوەکانیان لەسەر شەقامەکان بوون بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری و وەروەها ڕێژەی بارانبارین و کەشوهەوا و بارودۆخی داواکاری و داخوازی وانەبێژ یاخۆت دەرچوانی پۆلی 12 دەچینە لای هاوکارمان جەلال جەباری جەلال سڵاوە دلێبێ و زانیاریەکانمان بۆ بگوازەوە. بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی دیکە هەرێمی کوردستان ئەم ڕۆژ بۆ ڕۆژی سێیەم دەرچوانی پۆلی 12 ئامادەیی لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ گردبوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجام داوە و داوای پێداچوونەوە بە سیستەمی زانکۆلاین دەکەن و داوا دەکەن کورسەکانی خوێندن لە زانکۆ حکوومیەکاندا زیاد بکرێ و لە زانکۆ ئاهلەکاندا کەم بکرێتەوە. من ڕاستەوخۆ چمە لای چەند خوێنکارێک کاکە سڵاوتان لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم ئەگەر بێتە ئێرە ئەمڕۆ گردبوونەتەوە وەکو دەرچوانی پۆلی 12 داواکاریتان چی؟ بەناوی خی گەورە و میرەبان سەرەتا بە خێراتتان دەکەین یارە ئێمە ئەمڕۆ هەموو ڕێکخرا و قوتابیەکان هەموو قوتابیان لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی چەرم و کۆبوونیتەوە لە پێناو داواکردنی مافی قوتابیان دژی ئەو زوڵمەی کە دەرحەق بە دەرچوانی پۆلی 12 کراوە چارەسەری ئەمەش تەنها لەوەیە بینەوە کە زیادکردنی ژمارە و کورسیانی کە تەرخان کراوە بۆ دەرچوانی پۆلی 12. ئێوە پێتان وانە لەم ساڵا زوڵمێکی زۆر لە خوێندکار کراوە بە تایبەتی دەرچوانی پۆلی 12 بۆ پێی بەشێک لە خوێندکاران باسەوە کە لە سەریونەوەتونۆیان هەیە و بەڵام پزیشکی گشتی وەریانی نەگرتووە. طبعا ئەمە خۆی زوڵمێکی گەورەیە چونکە ئێمە ساڵانی پێشوو تۆبیعام 98.8 لە زانکۆی سلێمانی بەڵام ئەم ساڵ سەرێکی 99 وەرنەگیراوە ئەمەش دەرخەری ئەوەیە کە زوڵمێکی گەورە کراوە پێویستە وەزارەت بە جدی بێتە سەر خەت کورسی زیاتر تەرخانکە ئەوانی کە وەرنەگیراون ئەوانی کە 99 هەیە لە کۆلێژی پزیشکی وەرگیرێن بە هەمان شێوە بۆ قوتابیانی تریش کە نمرەکانی دیکەیان هەیە ئەوانیش زوڵمیان لێکراوە دەرەجە بۆ ئەوانیش هەر بەرزە. لە
ئەگەری وەڵام نەدانەوەتان لە ڕۆژانی ئایندەیە بەردەوام دەبن لە دەربڕینی ناڕەزایەتیەکان بەڵێ پشت بەخوای گەورە ئێمە ئینشاءڵڵا بەردەوام بین تا و کاتەی وەڵامێکمان دەسەکەوێ تا و کاتی کە وەزارەت چارەسەرێک بۆم دۆخا دۆزێتەوە. بەڵێ کاکشوان من ئەگەر کات هەبێ لەگەڵتان بەردەوام دیارە جگە لە خوێنکاران ئەمڕۆ ژمارەیەک لە مامۆستایان وە کەسوکاری خوێنکارانیش لە نێو گرتبوونەوە کە ئامادەیانێ من هەوڵەدەم گفتوگویان لەگەڵکەم ئەگەر بێتە ئێرە بەڕێزت قسەی ئێوە چییە ئەمڕۆ بۆچی گردوونەتەوە داواکاریتان چییە؟ ئێمە دووبارە داوای مافی خۆمانەکەین هیچ شتێک نییە کە ئێمە داوای شتێکی زیادمان نەکردو تەنیا داوای مافی خۆمانەکەین بۆیان لێ کردو ینی ئەڵێ کورسیمان زیاد کردو با بەقەدەر پار بواە من لە بەشێک وەرگیراون کە پارمەوە 5 وەری گرتووە 2 دەرەجە من معادلم 97 2 دەرەجە زیادی کردووە بۆ ڕێگەر ڕێزم بۆ تەلەبەی پارێزگایەکانی تر بۆ تەلەبەی کێولێر بە 96 لە هەمان بەشی منە لە ناو شارایە من لە ڕانیە وەرگیراوم تەلەبەیەکی تر لە دۆک بە 97 لە دەرمان سازیە یعنی ئێمە بەس داوای مافی خۆمانەکەین با دووبارە زانکۆلاین ئەکتیڤکەنەوە دووبارە فۆرمەکانی خۆمان بنێرینەوە و داوای هیچ شتێکی زیادمان نەکرد تەنانەت ئێمەمانەیەک و ساڵی پاریش بێ خۆ هیچ تەسەور ناکرێت 2 دەرەجە بەرز بێتەوە 3 پوینت قەینا پوینت قەینا بەس بۆ 2 دەرەجە 5 بەش لە خوارەوە هاتوتەوە ناوەکەی من لەو دەرەجەی کە چاوەڕێمە کرد بەڕاستی ئێمە داوای مافی خۆمانەکەین دووبارە داوا لە خەڵکی چەمچەماڵی شەکەین ئەو پەرلەمانتارایان کە لە حسابی چەمچەماڵ چوونە بۆ پەرلەمان کوا بۆ پشگیریمان ناکەم بۆ کەسی لێنیە بەس ئێمەی دەستان خۆش بێت. بەڵێ کاکشوان و سەبارەت بە ڕەوشی کەشوهەوە کە باست کردیارە لە دوێنێەوە شەپۆلیشی بچڕ بەچڕی بارانبارین قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری گرتووەتەوە و بە جۆرەی پێشبینیەکانی کەشوهەوا بێ ئەو شەپۆلە بارانبارینە لەم ڕۆ و لە سبەینە شابەشەوی بچڕ بەچڕ بەردەوام دەبێت و پلەکانی گەرمان لێ نێوان 26 تا 27 پلەی سەدیدایە من ئەگەڕێمەوە لایەوە گەر پرسیارێکتان نەبێت. زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بەڵێزان بەردەوام دەبین لە ڕووماڵی گردبوونەوەی قوتابیان بەڵام دەچینە لای ڤیتیەکە لە بێستان سوور لە سەر بەناحی ئەربەد لێە مزگەوتێک دروست کراوە ئاهەنگ بۆ دروستکردنی و مزگەوتە ساز کراوە پێکەوبینەری ئەو ڤیتیە دەبین. بەڵازان دواتر ئەو ڤیتیەتان پێشکەش دەکەین بەڵام دەچین لای ناوبڕێک و دێینەوە لاتە. Baran barana reza reza çavun çavari regay aziza şavan şavna yala rojayan ruruma şavan şavna yala rojayan ruruma yegcar pajari دنیا کی تو ہونا یک جر پجاری دنیا کی تو ہونا باران بارانا نریزا ریزا چاون چواری ریگای عزیزا ریگا کستایانو منزل امان دورا ڕێگا کوێستایانە و منزڵێ ئەمان دوورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە عەشقت لە دڵێمان تووشەی زارورە باران بارانە لەم ڕێزا ڕێزا چاوم چاواری ڕێگای عەزیزە لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو لەو ساوە و باڵای تۆم دوور بوو لە چاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێئاو گەڵا ڕێزانمە وەک باخشەی بێئاو باران بارانا لەم ڕێزا ڕێزا چاوم چاوارێ ڕێگای عەزیزە کەوتوە ساوبەیلمان
حوكاج وحوكو كوت وسع بين من حوكاج وحوكو مقرب اي رحمة بمقين باتو مقرب اي رحمة بمقين باتو باران بارانا نمري زاريزا باران بارانا نمري زاريزا چاون چاواری ریگای عزیزا چاون چاواری ریگای عزیزا دوگل فرقشو مجلس فرنور بی دوگل فرقشو مجلس فرنور بی ملائكة نزيك شياطين دور بي فزايد ويني هواي كردستان فزايد ويني هواي كردستان خوشكا رحمة بركة بارون بوهجا لاوين لزام بسام پیغمبر خواه صلوات بەڵێ لە نێو هاژەی ڕووبار و چەمەکانی سروشتی کوردستان و گەڵا خەزانەوە چینەوە بۆ لای خەم و داخومینەتی خوێندکارانی پۆلی 12 دەمەوێت لە هاوکارم ڕامیار لە شاری سلێمانی بپرسم ڕامیار بۆی خوێندکاران و قوتابیان بەدرایی کراوی ئەو ئامانجانەی ئەیانەوێ بەلاڕێدا نەبرێن و خۆشیان داواکاریەکانیان ڕەوا بن ڕەنگە کەسێک پێویستکە ڕێنمایی و هەروەها ڕوونکردنەوەیان بۆ بدا ڕەنگە گە داوای ئەوە بکەن وەزارەتی خوێندی باڵان نمرە دابەزێنێ شتیوانیە چکە نمرەکە هاتووە بەڵام بۆی ئامانجەکەیان کە زیادکردنی کورسی خوێندکارانەوە یاخود کورسیە خۆڕایەکان ئەمە کە حەقی خۆیانە و کە زیاد لە نیوە دابەزیەوە بۆی ئەمانە ئامانجەکەیان باشتر بپێکن دەمەوێ من زانیاری لە بەڕێز وەرگرم کێ لەوەیە کێ هاتوۆتە ناو خوێندکاران کە زانیاری باشتری هەبێ ڕێنویان بکە بەرچاو ڕۆشنیان بداتێکەوە بۆی داواکاریان ڕەوایە یاساییەکانیان بەدەست بێنن. بەڵێ سڵاوی خۆتان لێبێ دووبارە شوان ئەوەی کە هاتووە ئێستا بۆ ناو خۆپشاندەران مامۆستا بەدریە ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە عومەر عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستانن کە دەمەوێت بچمە لای ئەوان بەڵام پێشەوە یەک خوێنکارێکم لایە دەمێکە ئەڵێ حەزەکەم قسەت بۆ بکەم بزانم قسەی چییە لەسەرەوەکو نمرەی چەنە تۆ بیتە ئێرە پێم بڵێ حەزەکرد قسەم بۆ بکەی بزانم ئەتەوێت چی بڵێ وە کۆنمرەکەت چەند بووە و داواکاریتان چییە؟ کۆنمرەی من هەشتایە لە چمچماڵەوە هاتوین ئێمە دوای 12 ساڵ ڕنج و ماندوو بوون 12 دانە ساڵ هەوڵدان مانووبوون لەگەڵ ماڵەوەی هیلاکەتیەکی زۆر باوکم کە پێشمەرگەیە خزمەتکاری ئەم وڵاتەیە و دەرەجەیەکیان بۆ من هێناوەتەوە هەر لە ناو هاتنەوە هەتاکو دەرەجە هاتنەوەشمان غەدرمان لێکراوە ئێمە هاتوو کورسی بۆ من کەمەکاتەوە بۆچی تەنها بۆی ئەهلەکانی زیاد بێ ڕەواجی ئەهلەکانی زیاد بێ تەلەبەڕوو لە ئەهلەکانی بکە نازانم چیتریان ماوە تاکو بە پارە تێر بخۆن ئەمانە هاتوو بەشێکی بۆ من هێناوەتەوە ناوی منی لە بەشێک تۆمار کردووە پارەکە بە دەرەجەی 74 وەرگیراوە من غەدرێکم لێکراوە ئەو پەڕی غەدر معقول نییە تۆ 80 هەبێ بچی لە بەشێک داوام بکەی کە 74 پارەکە وەری گرت بێ لە پای ئەوە ژوات لێکن ئێستا دوای 12 ساڵ خوێندن و هەوڵ و ماندووبوون و ڕەنج لە چی وەرگیراوی 74 لە چی وەرگیراوە پارەکە 74 لە نێتوەرک وەرگیراوە لە بەشێکە نازانم بڵێم چیە تازە کراوە کەس نازانێ عەقیبەت و مستەقبەلی چیە وەلو هەموو بەشەکانە عەقیبەت و مستەقبەلی نەماوە لە وڵاتەیە هەمویان کردو بە پارە هەمووی بەرەو پزیشکی کرد بۆ ئەمانە وەزارەتی نەوەنۆکانن وەزارەتی ئێمە نی بەجددی هیچ گویان لە هەوڵ و ماندووبوونی ئێمە نییە گویان لەو ڕەنج و ماندووبوون و شۆن و خوونیە کە باوکم ئەوە هەوڵی لەگەڵ یاوم دایکم ئەوە هەوڵی لەگەڵ یاوم عایلێک لەگەڵ ئێمە هەوڵیەنە مناڵی خۆیان بوون نایە ئێستا لە ئەوروپا بوون لە خۆشترین شوێن بوون هیچ حسابێک بۆ ئێمە ناکرێت لەم وڵاتەیە ئێمە جیلێکین ڕێک بڵێم داهاتوو عەقیبەت بەدەستی ئێمە نایەن ئاوڕیش لێبەرەوە دێکۆ بوونەوە بۆ منەکە بۆ 50 لە بەکە معدەلی 99ە
تۆ چی لە 50 تەلەباکە تۆ 50,000 تەلەبە و هەیە مافی و خواردووە بۆ 50 تەلەبە خێر لەبەر خاتریی بۆ ئەوان لەبەرەوەی هەوڵیانیەوە نەوەیانێنەوە بۆ ئێمە هەوڵمان نەیاوە بۆ ئێمە پشتمان نشکاوە بۆ ئێمە هیلاک نەبووینە بۆ ئێمە ڕەنجبوونمان دووبوونمان نبینیەوە بۆ ئێمە دەردەسەریمان نبینەوە هیچ ناڵێمەوە ناڵێم بەشە پزیشکەکانمان بۆ بکەنەوە ئێواران ئەم قورسیە بۆ کراوەتە سەر شانی ئێمە لەبەر خاتریشی تۆ هاتی بەشە پزیشکەکانی ئێوارانە داخست بۆ لەبەرەوەی دەرەجە بفرێ و ئەهلی زیاکەی بۆ ئێمە دەست خۆش دیارە زۆر باشە ڕامیار دەرفەتمان نەماوە فراکسیۆنی کۆمەڵ لێرن بەڵێ ئەگەر بە کورتی دەمێت سڵاوتان لێبێت کاکسۆران ماسامەر دەمەوێت بزانم ینی پەرلەمانی کوردستان چی بۆ ئەم خوێنکارانەکە کات 5 ڕۆژە لەسەر شەقامن بەس بە کورتی بێ سپاس داوای ئەم گەنجانە ڕەوایە ئەویش ئەوەیە کە ئەو خەون و خولیا و ماندووبوونەی هەیەە لە حکوومەتە ڕنگدانەوەی هەبێ و جێگەی هەبێ و کورسی هەبێ پلان و بەرنامەکانی حکوومەت لەگەڵ خواستی گەنجی کووردا جێ بێتەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان واشۆمان کۆ کردوێتەوە ئەمانەوێ وەزیری خوێندنی باڵا بێتە پەرلەمان گفتوگۆی کێشەی ئەم گەنجانە بکەین بۆی بزانین پلانی وەزارەتی خوێندنی باڵا چی بووەوە ئەم هەموو ناڕزایەتی لێکەوتوێتەوە و بۆچی کورسی حکومی بێبەرامبەری کەم کردوێتەوە لە بەرامبەرە کورسی حکومی بە پارەی زیاد کردووە و ژمارەیەکی زۆریش لە ئەهلی واتە ئێستا ئەوەی لە کورسی حکومی بێ بەرامبەر وەرەگیرێت تەنها 26,000 لە بەرامبەرە پارە بۆ حکوومەت و پارە بۆ زانکۆ تایبەتەکان کە زۆرینەی زانکۆ تایبەتەکانیش هەرهی بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتە کە 36,000 کورسیە لەوێ بخوێنن ئێمە دژی ئەم جۆرە مامەڵین دژی ئەم جۆرە بەڕێوەبرنین لەو خوێندنی باڵا و پێمان وایە مناڵی کورد ئەبێت کورسی خوێندنی بێ بەرامبەری بۆ دابین بکرێ بە سیستەمێکی عادیلانە ناکرێنەوە تونۆی هەبێت هێشتا ناتوانێت لە کۆلێجی پزیشکی کە دڵخوازی خۆیەتی بخوێنێ 98 هەبێ بە هەمان شێوە و دیارە کێشەیەکی گەورە لە سیستەمی وەرگرتنی خوێندنی ئەم ساڵ ڕووی داوە و هەڵەی گەورەش وەزارەتی خوێندنی باڵا کردوێتی بە کەمکردنەوەی کورسیە بێ بەرامبەرەکان خۆی بە بازرگانیکردنی خوێندن ئەمە نەتیجەکەیەتی ئەوان لەبەرەوەی دەرچووی زانکۆیان پێدا نامەزرێ و زانکۆیەکی ئەهلی بەقەر زانکۆی حکومی بوونی هەیە و زانکۆ حکومیەکانیش بەشێکیان کردووە بە بازرگانی بە ناوی پارالێلەوە وا دەکەن قوتابی ناچار ببێ یا بە پارە بخوێنێ یان نمرەکەی بەشی خوێندنی خۆڕایی حکومی ناکاکەەوە مافێکی دەستوری هەموو قوتابیەکە پێشەوەی خوێندنی ئەهلی ئارەزوومەندانەیە یەکێک حەزی بەم بەشە نییە کە دەچێت لە بەشێکی تر یا بەرزتر دەخوێنێ لە بەرامبەر ئەوە ئەبێ پارەیەک بدا بەڵام سیاسەتی ئەم حکوومەتە بە ئاشکرا بەرەو ئەوە ڕواکە ئیتر خوێندن بە تەواوی بێ بە پارە ئەم سیاسەتە زۆر خەتەرە بۆیە کورسی خوێندنی حکومیان کەم کردوتەوە بۆی ڕەواج بدەن بە ئەهلیەکە ئەمە دەبێت قوتابیان کە زۆرینەی ئەوانەی خوێندویانە و نمرەی باشیان هێناوە کوڕی فەقیر و هەژارن چونکە پێی وایە ناتوانێت بە پارە بخوێنێ هەوڵەدا بە نمرە و جوودی خۆی بگاتەوە ئاستەی کە دەیەوێ هەرچەندە لە وڵاتە خوێندن بە ئارەزووی تۆ نییە بە پێی نمرەکەتە بۆیە خەڵک هەوڵەدا ئارەزوەکەی بە پێی نمرەکەی ڕێکخا بەڵام حکوومەتی هەرێم ئارەزووی هیچ کەسی بە پێی خواستی خۆی ڕێک نەخستەوە بگرە غەدرێکی گەورە ساڵ بۆ ساڵ زیاتر لەسەر قوتابیان نەکرێ زۆر سپاس ڕامیار عوسمان لە پارێزگای سلێمانی و لەگەڵ مامووی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت بەڵێ ئازان بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین و هاوکارانمان لە پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ